بەشکۆ ماڵاوایی لە تەرمی ڕوقیەکراو داوای پایکۆتکردنی بیپسیەکەی عێراق دەکرێت. سڵاوتان لەبێت. لە خۆرانیە دەڵێن ئەگەر لە ناو کورددا لێت قەوما هیچ خەمێکت نەبێت. نۆڕۆژ بوو هەڵەبجە و هەورامان چاویان لەسەر چەمی زەڵم بوو. تیمەکان و خۆبەخشان ساتێک نەوەستان تا دوجار بەنەوە کاتژمێر تەرمەکەیان لە ئاوەکە دەرهێنا. تەرمەکە ئەم بەیانیە بڕیار بوو لە هەڵەبجەوە بنێرێتەوە کەربەلا. بەڵام خەڵکی خوڵماڵ وستیان دەبێت تەرمی ئەو میوانە ئازیزە بگەڕێتەوە بۆ شارۆچکەکەیان تا بەشکۆوە ماڵ ئاوایی لێ بکەن. هەر بۆیە لە ناو بازاڕ ژن و پیا و گەورە و بچووک بە گوڵەوە وەستاون و ماڵ ئاواییان لە پەپولەکە کرد. دواتریش لە ناو بازاڕی سەی سادق هەمان دیمەن دووبارە بووبووە و خەڵک لەسەر پێوەستا بوون بۆ بەڕێکردنی تەرمەکە. هەر ئەوەش نا، تیمێکی خۆبەخشانی ئامبوڵانسی سلێمانی بێبەرامبەر ئەرکی گواستنەوەی تەرمەکەیان گرتە ئەستۆ و تیمێکی خۆبەخشیش یاوەری تیمەکان تا لە کەربەلا لەگەڵ خێزانەکەی بەشداری پرسەکە بکەن. باوکی ڕوقیە بە لەدەستدانی کچەکەی برسکی لێبڕابوو. سەرسامە بەم هەموو مەردایەتی و بەدەمەهەوە هاتن و خڵق و پێشوازەی خەڵکی شارە زوور و هەورامان. بۆیە لە ساتی ماڵ ئاواییکردن تەنها وتی خوا ئەم هیلاکیە بکاتە تێشووی قیامەتتان. لە کاتێکدا بەشێک لە گەڕەکەکانی سلێمانی تینون لە کەمپی کۆنی زانکۆی سلێمانیەوە کارێزێکی خێر و بەرەکەت تەقیوە. بەڵام ئاوە سازگارەکەی لە جیاتی ئەوەی تانکی ماڵان پڕ بکات بێناز دەڕژێتە ناو ئاوی منهۆڵ و ئاوەڕۆکانەوە. لە سەرەتای بەهارەوە ئاوێکی زۆر بەبێ هیچ سوودێک بە فیڕۆ دەچێت. 1964 چیرۆکی کارێزەکەی بردە لای وتەبێژی زانکۆ. بەڵام ئەوتی تیمێکی تەکنیکی باشمان لە ناو زانکۆی سلێمانی هەیە. ئاگادار نین بۆچی ئەو ئاوا بەو شێوەیە دەڕوات و چۆن سوودی لێ وەرناگرن. پاشبینی ڤیدۆکە دیمەنی کارێزەکەی پەیامنەری 1964 بۆ وتەبێژی زانکۆی سلێمانی ناردبوو. یۆهان عوسمان باڵێنیدا دەست بەجێ تیمە تەکنیکەکان بخاتە کار بۆ ئەوەی چیتر ئاوی سازگاری کارێزەکە بە فیڕۆ نەچێت. یاریزانانی عێراق هەر لە مۆندیال وەزعیان خراپ نییە. تەنانەت لەسەر ئەو پیپسێکە ئاڵا و وێنەی سێ یاریزانی هەڵبژاردەکەی لەسەرا لە بازاڕدا داوای لەسەر و قەدەغە بکرێت وەک جۆرێک لە ڕیکلام بۆ هاندانی هەڵبژاردەکە لە مۆندیال. کۆمپانیای حەیات چاپینووی پیپسی بە وێنەی سێ یاریزان و ئاڵای عێراقەوە خستە بازاڕ. بەڵام یەکێتی زانایانی ئاینی کوردستان داوای بایکۆتکردنی دەکەن چونکە ئاڵاکە وشەی ئەڵڵاو ئەکبەری تێدایە و پڕێدانی قوتوەکە بە بەتاڵی دەبێتە بێڕێزی بە ناوی خودا. بۆ سۆراقی ئەم بابەتە پەیامنەری 1964 بە داداچوونی کردو و چەند مارکێتێک گەڕاوە. بەڵام ئەوەی پەیامنێرەکەمان دەستی کەوتووە لە مارکێتەکان خۆیان لە وەرگرتنی دەپارێزن و هەندێکیشیان شاردوویانەتەوە. چاودێری بازاڕیش دەڵێت تا ئێستا هیچ بڕیارێکی فەرمی بۆ قەدەغەکردنی نییە. دزی وڵاتان بانک دەبڕن و کەلوپەلی بە نرخ دەدزن. کەچی دزێک لای خۆمان دەستگیرکراوە بە نرخترین شت دزیوەتی کێبڵ و سندوقی تەماتە و ماتۆرسکیل و قەلومریشک بووە. ئەوەی باسی دەکەم چیرۆکی تۆمەتبارەکە کە پۆلیسی گەرمیان بە تۆمەتی دزینی لیستێک کەلوپەل دەستگیری کردووە. بەڵام دزیەکەی ئەو لە کەسەکانی تر جیاوازترە چونکە هەرچاوی لە ماڵە فەقیر و هەژار بووە. لێکۆڵینەوەکانی پۆلیس کابرای دز دانی بە دزینی چەند شتێک داناوە کە تەنیا لە ماڵی فەقیر و هەژارەکاندا هەن. ئەویش ئەمانن: قەلومریشک، سندوقی میوە و تەماتەی دەستگێر، کێبڵ و وایەری خانووی هەیکەل، ماتۆرسکیل، ماتۆڕی ئاوی ماڵان، عەرەبانەی دەستی، دزیکردن لە ماڵی خاوەن پێداویستی تایبەت. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد.